سیروان ئەزانی چییە؟ تۆ تاکە پیاوی دڵی منی. کچێ بە قوربانە بم قەزاو لەو دڵی سیروان بکەوێت باشە؟ خوا نەکات دڵە ئەو نازداریە ئەڤین جان جانەکەم. اینجا من ئەبێ ئیزنم بدەیت بڵێ بۆ خەسووت نەخۆشە. دایکت؟ ئەرە وەڵای خێرە ئیشەڵڵا. چێتی؟ تۆزێک ناساغە ئەچمەوە بۆ لای دایکم گوناحە باشە؟ باشە سڵای منیشی پێ بگەیەنە. کچێ بە قوربانە بم. منیش باوکم چاوەڕێمەکە دەبێت زوو بڕۆم. باشە ئامانەتی خوابی بەس لە بیری نەکەی جان. لە هەردوو گلێنەی چاوم شیرینتری. تۆ شەروەها دڵەکەم. مێڵا بەی بای. سارای گیان کچێ قوربانە بم ئەو هەموو تەلەفونە چیە ڕێگا قەڵەباڵغەوا دێم قەزاو لە من بەڕێگاوم گیانەکەم. باشە گیانەکەم ئەوە هاتم قوربانە بم دەیخوای سوپاس. تووڕابی باشە گیانی من باشە گیانەکەم دەی ئەوە دێمە کافتریاکەی جارەکەتر ئەوە من چوا دێم باشە گیان دەیخوای سوپاس. هاتم باشە نەجیبە؟ باشە ئەوە چی هیناکتر؟ لە باتی گوڵی زبڵ لە من هینایە؟ ئەوە زبل نییە بابە ئێستا لە ژۆری هەمووشت تێدەگەی مەینە ژۆر هەم ماڵم عەدمە بیتر بەخوای دیارە هێشتا تووڕێی نەجیبە ئەرێ وەڵا هێشتا هەر لە دڵم مایە بڕۆ با بچی لە ژۆری هەموو شتێکت تێدەگەین و بڕۆ وەرە نەجیب وەرە سلێمان دامەنیشە لۆ لەبەر چە؟ بە تو نەگۆ زبڵێ مەینە ژۆرێ؟ کچێەوە زبل نییە نا ئەدی چییە؟ ئەوە بابەتەکی زۆر گرنگە گرنگی چ؟ لۆ ئەتوو چ شتێکت لا گرنگە ئەمنت لا گرنگە ماڵ لا گرنگە هەتا کوشتی گرنگ بینیەوە ماڵێ؟ پێدەچی هێشتا تو تووڕەی ئەرێ وەڵا تووڕەمە لۆ من چمە لە چاو ژنی عالەمێ مێردی ژنان هەموو گوڵیان لۆ هینایە ئەمنش هیچ